بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، بابەتی ئەمجارەمان لە زنجیرە باسی جوانتردا بە ناونیشانی ژنی چاک چێیە؟ هەمومان لە ئافرەت بووین. ڕێزێکە بۆ ئافرەت کە خوای پەروەردگار باسی پێغەمبەران دەکا، باسی دایکیان دەکا. و ئەوحەینا ئیلە ئومی موسا، وحیمان کرد بۆ لای دایکی موسا، یان دەفەرمێ عیسا بنی مەڕیەم، عیسای کوڕی مەریەم بە ناوی دایکیەوە. یان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شانازی نەکردووە من کوڕی فڵان کەسم، بەڵام شانازی کردووە ئینەما ئەنە ئیبن ئیمڕەئەتین کانەت تەئکول القەدیدە، من کوڕی ئافرەتێکم کە هەژار بوو، بە هەژاری بەبێ باوکی منی پێگەیاند. کەواتە گەورەترین شانازیەک بۆ ئافرەت ئەوەیە کە دایکە و هەمومان لە دایک بووین. بەڵام بەگشتیش دەبێت ڕێز لە ژنان بگیرێ، چونکە چەتری پارێزگاری ئەو هەست پێ دەکەی کاتێک کە خوشکی تۆیە، هەژین و عەشقی ئەو هەست پێ دەکەی کەوا هاوسەرێکی عاشقی تۆیە، لە خۆبردنی ئەو هەست پێ دەکەی کاتێک کەوا دایکی تۆیە، دوعای خێری ئەو هەست پێ دەکەی کاتێک کەوا داپیرەی تۆیە و تۆ نەوەی ئەوی. کەواتە هەر چواردەورەی ئێمە بە ئافرەتانێک گیراوە کە پێویستمان بە سۆز و ئەوین و خۆشەویستیان هەیە و پێویستیمان بە عەتف و سۆز و دوعای خێریان هەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەکەی موسنەد ئیمام ئەحمەدا و ئیمامی ترمیزیش ڕیوایەتی کردووە، دەفەرمێ ئینەما النیساء شەقایق الرجال، خەڵکینە بزانن کە ئافرەتان هاوتای پیاوانن. واتە هیچ کۆمەڵگایەک بەختەوەر نابێ ئەگەر ژنانیش دەوری کاریگەریان نەبێ. هیچ پیاوێک ناتوانێت پیاوێکی سەرکەوتوو بێ لە ژیاندا ئەگەر ئافرەتێک لە پشتێوە پشت و پەنای نەبێ. هیچ کەسێک پێ نەگەیشتەوە ئەگەر دایکی نەبێ. هیچ پیاوێک سەرکەوتوو نابێت لە ژیاندا ئەگەر هاوسەرەکەی ژیانی پشت و پەنای نەبێ. شاعیری گەورەی کورد دکتۆر عەبدوڵڵا پەشێو بەم چەند و شەناسکە باسی ئافرەت دەکا کە بەڕاستی جێگەی سەرسوڕمانە کە ئەم شاعیرە چۆن ئەم وشە جوانانەی بەدەما هاتووە. دکتۆر پەشێو دەڵێ بە ئافرەت دەڵێ، ئاوا وەسفی ئافرەت دەکا، ئەڵێ چیت مەرام بێ دەچێتە سەر، تۆ دەتوانیت بە نیگایەک سەوزەڵانێک بەڕووتەن کەی، لە دەستت دێ بە هێمایەک بەردەڵانێک بە چیمەن کەی، لە بیابانە هاژەی چەم و لە نەهاتە هەڵمینان و لە غوربەتە داڵدە و پەنای، کلیلداری بەهەشتی تۆ نەگنیوە هەموو دنیای. بەڵێ فعلەن ئافرەت ئەگەر بیەوێ کاریگەری ئەوەندە زۆرە لەسەر پیا و هەر ئیشێک بێوێ پێت دەکا. بە نیگایەکی ئافرەتێک سەوزەڵانێک دەبێتە ڕوتەن. ئافرەتێک دەتوانێت پەنا بەخوا ئاژاوەیەکی وا بنێتەوە چەند بنە ماڵە تێک بەربن. ژیانێکی سەوز ببێتە ڕوتەڵان. ئافرەتیش دەتوانێت بە هێمایەک بە شێوازێکی نەرم بە دوو قسەی خۆش قەناعەت بە بەرامبەرەکەی بکا و بەردەڵانێک بکا بە چیمەن. بەڵێ ئینسان هەمیشە پێویستی بە هاوسەری ژیانێتی، پێویستی بە جنسی بەرامبەر لە ئافرەتانە، چونکە وەکو دەڵێن لە نەهاتە هەڵمینانی، لە بیابانە هاژەی چەمی، لە غوربەتە داڵدە و پەنای. بەڕاستی وەسفێکی جوانی بۆ ئافرەت کردووە دکتۆر عەبدوڵڵا پەشێو. ژنی چاک کێیە؟ کەسانێک لە ئێمە وا حاڵی دەبن، ئێمە بە زنجیرەکەمان باسی جوانترە. وا دەزانین ئەگەر ئافرەتێک تەسبیحاتکەرێکی باش بێ، تەسبیحی پێ بێ و لا ئیلاهە ئیلەڵڵاه و سڵاوەت بڵێ، ئەمە خۆی زۆر جوانە. یان هاتوچۆی مزگەوت و جومعە و تەراویح بکە، باشە، ئەمە شتێکی باشە. بەڵام هەر بە ئەمەندە دەبێتە ئەو ژنەی کە خوا لێ ڕازیە. زۆربەی ئافرەتانی ئێمە ئەلحەمدولیللا ئەمەیان هەیە. ئەمە پەیامێکە بۆ خوشکانی بەڕێز. ئەگەر دەتەوێت لەو ئافرەتە بی کە پەروەردگارت لێ ڕازیە، گوێ لە قورئان بگرێ، گوێ لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بگرە. خوا لە قورئانە دەفەرمێ فالصالحات قانتات حافظات للغیب بما حفظ الله. ئافرەتانی پاک و ساڵحە و خواناس و خوایە کە لێیان ڕازیە، خوا لەم ئافرەتە ڕازیە. قانتات گوێڕایەڵی مێردەکەیەتی،
ئەوە نیشانەی ئافرەتێک کە خوای پەروەردگار لێی ڕازیە نیشانەیەوەیە ئەم ژنە گوێڕایەڵی مێردەکەی دەکات بەڵام بالمەعروف لە چاکەدا یعنی لە سنووری شەرعدا ئەم پیاوەی هەر فەرمانێکی پێدەکا ئەم ژنە دەڵێ هاوسەرەکەم پیاوە بەڕێزەکەم هاوژینەکەم خۆشەویستەکەم بەسەر چاو بە بەڵێ گیان جوابی دەداتەوە ئەگەر ئافرەتێکتان بینی یان خوشکێک گوێی لە دەنگمانەوە ڕەنگمان دەبینێ ئەگەر لەگەڵ مێردەکەتدا ئاوا موتیعی لەوەی کە لە سنووری شەرعدا من دەڵێم لە سنووری شەرعدا داوایەکی لێکردی و بە بەڵێجیان و بەڵێ بە قوربان جوابت دایەوە و دۆت خۆش کرد وەڵی تۆ لەو ئافرەتانی کە خوا لێت ڕازیە حافظات للغەیبی کاتێک کەوا پیاوەکەت لە ماڵ نییە ناموس و ماڵ و منداڵ و سەروەت و سامان و حیا و حرمەتی دەپارێزی بما حفظ الله چونکە خوش مافی تۆی پاراستووە ها ئەم قورئانە تەوازونێکە بەڕێزان نە لایەنگری پیاوە نە لایەنگری ئافرەتە دەفەرمێ ئەی پیاو تۆ حەقی ژنەکەت بدە پەیامەکەی ئێمە غەڵچێک بەغەڵەت نەیخوێنێتەوە بە ژن دەڵێن گوێڕایەڵی مێردەکەت بە لە سنووری شەرعی خوا و چاکەکاریدا ڕێزی لێ بگرە و حیا و حرمەت و ماڵ و سەروەت و منداڵی پارێزە کاتێک کە لە ماڵ نەبوو تۆی لێ بزر بووی لە تۆ بزر بوو لە ماڵ نەبوو ئەویش دەبێ وابێ دەبێ پیاوەکە ژوابێ ئەبێ پیاوەکەش کاتێک کە ژنەکەی تەلەفۆنی بۆ کرد بڵێ بەڵێ هەموو کەسەکەم ئەمە هیچ عیبەیەکی تێدا نییە بەڵام پیاوەکە بڵێ ها ئافرەت بەتەمابێش بڵێ بەڵێ گیان بەخوا نایبینێ ئەوە دەبێت لە مقابلە پیاویش ئەو ڕێز و حرمەت و تەقدیرە بۆ ژنەکەی دابنێ ئەمجا چاوەڕێی لە هاوسەری ژیانەکەی بێ ئەویش بۆ حرمەتەوە جوابی بداتەوە بما حفظ الله خوش مافی بۆ داناوە ئەبێ پیاوەکەش لە دەرەوە خیانەت لە ژنەکە نەکا ئەمجا چاوەڕێ بێ ژنەکەش کە ئەو لە ماڵ نەبوو خیانەتی لێ نەکا عینا ئەم بۆ خۆی وەکو فولایی چاوی بە هەموو لایەکە بژێڕێ و بە ژنەکەی بڵێ قەت لە ماڵەوە ئیشەڵا نەزەرێک ناکا بەخوا خۆت دەخەڵەتێنی ئەبێت تۆش لە دەرەوە ئاوابی چۆن ژنەکە لە ماڵەوە پیاوی بە خەیاڵا نایە هەر نازانێ پیاوێکیش کە هەیە غێری مێردەکەی تۆ کاچی من تۆش لە دەرەوە ڕۆژتایوارە تەسبیح بژمێری دەبێ بیکەم بە چوار ئەم سیانی کە لەکوێ پەیداکەم گوناهت دەگا کابرا مامۆستایە بە ناوی ئاینەوە بڵێ وەڵا فرەژنی شتێکی ڕەوایە ڕۆژتایوارە چاو بەم زانکۆ و بەم مەکتەب و بەو مەجلیسا بژێڕێدا خۆژنێکی جوان لەکوێ دەبینێ داواش لە ژنەکەی بکا وەڵام بۆ تۆ حرامە چۆ خوای گەورە ڕێگەی بە پیاو ئەژن نەداوە چوار مێردی هەبێ دەی خوا ڕێگەشی بە تۆ نەداوە لە دەرەوە نەزەر بێ بەڕێزم کاتێک کە داوا لە هاوسەرەکەت دەکەی پاک و خاوێن و بێگەرد بێ لەگەڵ تا لە ماڵەوە خیانەتت پێ نەکا بەخوا دەبێت چاوی و داوێنی تۆش لە دەرەوە ئاوا پارێزراوە بێ کاتێ داوا لە هاوسەری بەڕێزت دەکەی زمانی شیرین بێ و حیا و حرمەتت لە بگرێ و گوێڕایەڵت بێ ئەبێت تۆش گوێڕایەڵی ئەو بی ئەبێ کاتێکیش کە لە سنووری شەرع و توانای مادیدا ئەم ژنە بەڕێزت داوایەکی هەبوو تۆ بە قوزە و قورج جوابی نەدەیتەوە بەدەمیدا نەدەی کاتێک کە ئاوا بووی ئەم تەرازووە ڕادەگیرێ ئەو کاتە ژیان خۆشبەخت دەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مسنەدی ئیمام ئەحمەدا بە ژمارە فەرموودەی 7415 ئیمامی طەبەری لە جامع البەیانە بە ژمارەی 7391 هێناوێتی کە سەروەرمان صلی الله عليه وسلم با لەم شەو مبارەکەدا سڵاوەت بنێرین بۆ ڕوحی پیرۆزی اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم خوشکی بەڕێزم گوێ بگرە لە سەروەرەکەت لە پێشەواکەت لە شەفیعی مەحشەرەکەت ئەی ئەو خوشکەی کە بە تەمای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەفاعەتت بۆ بکە تۆ ئەمە جێبەجێ بکە والله زەمان وەرگرە پێغەمبەر شەفاعەتت بۆ دەکا خەیر النساء امرأة باشترین ژن کێیە کام ژنە خوا لێ ڕازیە حەس ژنێک ئەم سیفەتەی تێدا بێ واللهی دوای ئەوەی نوێژ و عیبادەتی خوات کردو سوزدەت بۆ خوا بردووە دڵنیا بە خوشکەکەم دەچیتە بەهەشت دڵنیا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ گوناهەکان شەفاعەت دەکات ئەم سیفەتە تێدا بێ امرأة هەر ژنێک بێ إذا نظرت إليها سرتك ژنی چاک باشترین ژنێک کە خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم لێ ڕازیە و جێگەی بەهەشتە کاتێ پیاوەکەی سەیری کرد دڵی بکرێتەوە خۆشحاڵ بێ خوشکی بەڕێزم تۆ سیرکە ئایا پیاوەکەت کە سیرت دەکا خۆشحاڵ دەبێ جا پیاو بەچی خۆشحاڵ دەبێ یەکەم
لە ڕووی جسمەوە ئەم ژنە خۆی جوان کردبێ بۆی نەک لە دەرەوە خۆی بگۆڕێ ئەنواع عەتر و عوتوری پێوە بێ لە ماڵێ بۆن سیر و پیازی لێبێ کام جلەی جوانە بۆ دەرێ بەڵام مەکسێ شڕەیەک بۆ بەرچاوی مێردەکەی داماوە لە ماڵە لەبەرکە نەخێر جلوبەرگ تەئسیری هەیە لەسەر ئینسان هەروەکو پیا و حەقی خۆیەتی جلوبەرگی مڕەتەب و ڕێک و پێک و پاک و خاوێن بێ بۆی ژنەکەی سەرنج ڕاکێشێ وەڵاهی ژنیش دەبێت ئەو مافە بە پیاوەکەی بدا خۆی بۆ بگۆڕێ خۆی بۆ بۆن خۆشکە جلی جوان و ئاڵا و واڵا لەبەرکە بۆی ئەو پیاوە ئەو ژنەی خۆی پێ لە هەموو کەس جوانتر بێت کە سەیری کرد دڵی بکرێتەوە مۆڕ و مج نەبێ لەگەڵیدا ڕووگرژ نەبێ ڕووتاڵ نەبێ مەگە حاڵەتی نەخۆشیەویش دەوێت پیا و عزری بۆ بێنێتەوە ئینسان کە نەخۆش بوو وەڵاهی پێکەنی نایەتە سەر لێوی ناچارە ئەم حاڵەتانە ئافرەت بەسەری دێ یعنی مەبەستمانەوە نییە پیاوێک بە ژنەکەی بڵێ هەمیشە دەبێت پێکەنین و لەسەر لێوت بێ جاری وایە بەڕێزم نەخۆشە ئەبێ عزری بۆ بێنیتەوە بەڵام بەگشتی ڕوت خۆش بێ لەگەڵ مێردەکەتە کە ئەم پیاوە سەیری کرد بە ڕووی کراوەی ئەم ژنا دڵی خۆش بێ ئەگەر سەیری کرد و پیاوەکەی سەیری کرد و دڵی کرایەوە ئەم ژنە خوارێ ڕازیە وإذا أمرتها أطاعتك ژنی چاک ئەوەیە کە پیاوەکە فەرمانی پێکرد گوێڕایاڵیت بکە بەڵام لە سنووری شەرعدا وإذا غبت عنها حفظتك في نفسها ومالك كاتێک کە تۆ لە ماڵ نەبووی ئەو بتپارێزێ لە نەفسی خۆی و لە ماڵت یعنی چی بکە شتێک نەکا سەمعەی خۆی و مێردەکەی پێ لەکەدار بێ ئەم ژنە شتێک نەکا کە ئەم پیاوە لە ماڵ نییە سەمعە و حیا و حرمەتی خۆی و مێردەکەی و منداڵەکانی لەکەدارکە لەگەڵ دراوسەکاندا دەمەدەمێ نەکا و دەمەتەقێ نەکا و شەڕەقسە نەکا نهێنی ماڵی خۆی لەبەر دەرگا بۆ ژنان باز نەکا بەداخەوە ئێمە ئافرەتانێکمان هەن ئەهلی مزگەوتیشن تەسبیحاتیش دەکەن ئەڵێ مەفرەزەن لەگەڵ ڕێزمدا لەو بەردەرگایانە دانیشتون زۆر کۆڵان هەیە پیاوی بەڕێزی وەکو جەنابتان لەبەر ئەو مەفرەزەی ژنان ناوێت پێیدا بڕوە وەڵاهی پیاوی بەڕێز هەبوو وەکو جەنابتان بە حورمەت سوێندی خواردەوە توێتی هەموو ڕۆژێ دەبێت مەغریب کەدا بێ و فرسەت بێنم لە تاریکیدا بچمەوە چونکە ئەم بەراوبەری دەرگاکان ژن دانیشتۆ عەلاقەیەکت پێیە و چاوی تێبڕێ و پیاوی بە حورمەت قاچی تێکداڵێ بەخوامە ئەو ژنانە ناگرێتەوە ژنی بە حرمەت ماڵی خۆی هەیە حەوشەی خۆی هەیە من نازانم یعنی ئەم عادەتی کوردەواری باشە ماڵ بۆچی باشە تۆ کە شەو ڕۆژ لەبەر دەرگاوی ئێوارە کە فێنک و مەفرەزەت دانیشێ و مڕاقەبەی ئەم و ئەو بکەی جا ئەو هەر هەمووی غەیبەت و بوختانە ئەو کوڕە حەز لەو کچە دەکا ئەو کچە ڕەنبێ دڵی بەو کوڕەوە بێ ئەو پیاوە چوو ئەو ماڵە دەبێت بۆچی چوو بێ ئەو پیاوە ئەو عەلاقەی پێ بوو دەبێت پارە نەبێ ئەوە فڵان کەس چەند کاسپی دەکا ئەوە فڵان کەس بۆ هەر لە ماڵەیە ئەمە دەزانی دین و ئیمان لە ناو دەبات جایوانە تەسبیحیشی پێیە وا بە ناویشەوە تەسبیحاتیش دەکا وەڵڵا تەسبیحەکەت فڕێ دەیگە لێ باشترە خوشکەکەم کاتێ مێردەکەت لە ماڵ نیە تۆ لە ناو ماڵی خۆتا دانیشە خەریکی ئیش و کارێکی خۆت بە سەیری تەلەڤیزۆنێکە سەیری وتارێکە سەیری قورئانێکە کاتت بە فیڕۆمەدا لەبەر دەرگا دامەنیشە قاوقیش نەکا لەگەڵ منداڵەکانیدا و لەو گەڕێکی ئەو دیوە دەنگی ببیسترێ هەر ژنێک ئاوا بوو باوەڕتان بێت جێگای بەهەشتە پیغمبری خوا صلی الله علیه وسلم لبخاری مسلم هاتو دفرمه خیر نساء ركبنا الإبل صالح نساء قريش باشترين آفرتك كتشوبنا سر پشتی وشتر آفرتانی قريشين أحناه على ولد في صغره كاتم من داليان هي زور بسوس لقل من دالكانيان دا هر جنێک منداڵەکانی خۆی زۆر خۆش بوێ زۆر میهرەبان بێ زۆر بەسۆز بێ دەستیان بەسەردا بێنێ پاک و خاوێن ڕایانگرێ خواردنی خۆشیان بۆ بکە بەدەمیانەوە بێ هانیان بدا دوعای خێریان بۆ بکە ئەوە باشترین ئافرەتە بە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەک بە ناو ناتۆرە بەسە منداڵەکانیدا نەک لێیاندا نەک قوڕ بەسەریان کە نەک چەپۆکیان پێدادا نەک بڵێ ئێوە نابن بە هیچ هەر ئافرەتێک بۆ منداڵەکانی خۆی بەسۆز بێ أو باشتريني آفرتا وأرعى على زوجه في ذات يده وسيد دستي مردكي دكا أو ببي والداتي أو تعامل دكا أجم مردكي هيبو أمش رزيل نابع أجم مردكي نبوبو أمش زيادة رويناكا وأتلكاتي نبوني وقيران بمعاشي وبيدرتاني مردكي دا فرستي لنا هنا بڵێ ماڵی فڵان کەس ئەوەی کڕیوە دەبێ منی شەم بێت دەڵێم مادام مێردەکەم ئەمڕۆنیەتی شەر بێ منیش دەست پێوە بگرم پشت و پەنایەکی مێردەکەیەتی و داوای قیست و قیسکاری لێ ناکە و موبیلیات ناگۆڕێ ئەم پیاوە سەربەرز دەکا لەم بێ معاشی و لەم بێ کەسابەتەیە ڕزگاری دەکا
چونکە بەڕێزان زۆربەی مەسرف بەهۆی ئافرەتەوە داواکاری ئەوە ئەینا پیاوەڕم بێ هەر بڵێ بە سەمونێکی وشک دەتوانم بژیم ئەم ئافرەتەی کە پشتیوانی مێردەکەیەتی لە کاتی هەژاری و نەبوونی و نەداریدا ناهێڵێت تووشی قەرزاری و ناهێڵێت تووشی نەبوونی بێ و محتاجی خەڵک بێ وەڵڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی باشترینی ئافرەتە. ئەی ژنی خراپ چێیە؟ ژنی خراپ ئەوەیە ئەلئەنانە، ئەو کەسەی دایمە ناڵە ناڵیەتی، ناڵە ناڵی نەخۆشی نا، ئەها ژنی وایە هەمیشە نوکە نووکێتی و توانە عولەماکان لەم ژنانە خۆت بپارێزە ماڵ و دوێران دەکا. ئەلئەنانە یعنی دایمە هەر ناڵەیەتی، ئەیناگەر نەخۆش بوو هیچ کەس ناتوانێت بڕێگری لە نەخۆشی بکە. ئەگەر ژنێک ناڵان دیوێ پیاوەکە وەڵی وەک شەونێژ وایە بەدیار ژنە نەخۆشەکەتەوە دانیشی خوا بە شەونێژ بۆت حساب دەکات، دڵنەوایی بکە، دەست بە سەریا بێ، نەماچی بکە، دەست لە ملی کە بڵێ ئیشەڵڵا خوا شیفا دەدا، شروع و دەرمانەکانی بۆ بەرە. ئەگە ئەو خەوی لێ نەدەکەوت قەیچەکە بەڕێزم تۆ شەوێک لەگەڵ یادانیشەوە بزانن لە ماڵی خوادا لەیلەتول قەدر دای. ژیان ئەوەیە، ژیانی ئێمە ماڵیشمان ژووری نووسنیشمان مزگەوتە ئەگە جوان لە ئیسلام حاڵی بین. بەڵام بەداخەوە ژنی وا هەیە هەر نوکە نوکەرە، یعنی هیچ شوێنی ناهێشە، هەر ناڵە ناڵیەتی ئەم مێردە فەقیری ئیسراحەتی نییە لە دەستی، عیبی نییە تا مێردەکەی دەچێتەوە، کە دەچێتەوە ئەنجا دەست دەکا بە ناڵە ناڵ. مێردەکەش ئەوەی کە لە دەرەوە شخواردوێتی بە خوزڵ قورتیە بێ. ئەلحەنانە ئەو ژنەی کە مێردەکەی بەراورد دەکا بە خەڵک، ئەو بۆ براکەن ئەوەی هەیە، ئەی بۆ فڵان کەسی دراوسێمان سیارەکەی گۆڕی، ئەی بۆ فڵان کەس خانۆکی کرد بە سێقال. یعنی فەقیرە دای بە تەرازوێکی پێ میوانێکیان بێ، تۆزێک کابرا جلێکی جوای لەبەرا بێ ماڵی فڵان کەس پیاوەکان جلەکانی چەند جوان و پیاوەکە تۆ جلەکان شڕە. یعنی دایمە مێردەکەی بەراورد دەکا بە پیاوی خەڵک، بۆ پیاو ئەوە زۆر ناخۆشە، بێ خوشکانی بەڕێز زۆر لەوە خۆ پارێزن. قەت مێردەکەت بەراورد مەکە بە خەڵک، مێردەکەی تۆ خوا ئاوای دروست کردووە، ڕەوشتی، ئەخلاقی، جوانی، دەوڵەمەندی، هەموو پیاوێکی بەڕێز یۆک و جەنابتان حەز دەکا هەموو ماڵی دنیاهی ئەو بێ پێشەش بە ژنەکەی بکە. بەڵام ئەگەر نەدبێ، ئەگەر نەدبێ کاکەت چار نییە، نابێت چاو لە دەوڵەمەندێکی فڵان کەسکەی. ژنی خراپ ئەو ژنەیە دایمە مێردەکەی بەراورد دەکا بە پیاوی خەڵکی، بۆ فڵان کەس ئەوەی کڕی بۆ ژنەکەی بۆ من نەمبوو، بۆ براژنەکەم ئاوا بوو بۆ تۆ نایکەی. ئەلحەداقە ئەو ژنەیە هەرچی چاوی پێکەوت عاشقی دەبێ، یعنی هەر کەلوپەلێکی لە بازاڕ بینی حەقیەوەی نییە هەیە یان نییە، بەخوا دەمەوێت. چەند ژن لەم ساڵانە ڕان لە تەلاق دران لەسەر ئەوەی ژنەکە چووە بەبێ پرسی مێردەکەی و توێتی لە دەفتەرە بینوسە بە دوکاندارەکە، وەختێک کابرا تەلەفۆنی بۆ دەکرێت ئەم ژنە چەند ملیۆن قەرزارە، یەک کابرا ملیۆنێکی بە قەرزیش دەست ناکەوێت، وەڵا ناچار ژنەکەی تەلاق داوە. ئەلبەڕاقە ئەو ژنەی کە هیچ ئیشوکاری نییە، بەس لەبەر ئاوێنە خەریکی برۆ هەڵگرتن و سوور و سپیاوە، یعنی لە حەدی خۆیدا چاکە خۆی سوور و سپیاو بکە، خۆی معەتەر بکە، خۆی جوان بکە. بەڵام ژنێک بێ کە هەر ئیش و کاری ماڵ مێژ لێی داوە ئەم کەمالیاتە، یعنی ئەوە هەی ماڵ و منداڵی ئیهمال کردووە، مێردەکەی ئیهمال کردووە، بەس خەریکی سوور و سپیا و برۆ هەڵگرتن و مو هەڵگرتنە، ئەوە ژنێکی خراپە. ئەشەداقە ئەو ژنەی دەمی ڕاناوەستێ، کابرا لە دەرەوە ماندوو لە دایرە لە کرێکاری لە بازاڕ هاتوۆتەوە تۆزە ئیسراحەتێک بکە، ئەم ژنە دەمی ڕاناوەستێ، منداڵەکە وای گوت داکرد، وای گوت فڵان کەس تەلەفۆنی کرد دراوسێکەمان ئەوای گوت فڵان کەس مردووە، فڵان کەس شووی کردووە. قسەکە سوودی هەبێ و سوودی نەبێ، وەکوت ڕادیۆ و تەلەڤیزۆن ئەم ژنە هەردەی ڕێسێ، ئەم پیاوە ڕست دەبێت لە دەستی. یعنی ئەو زۆریان پەیوەندیان بە ماڵی ئەوانەوە نییە. من ئەو خوارانم بۆ چییە؟ لەبەرەوە ئەو ژنەش کە ئەوەندە زۆر بڵێ بێ ژن بێدەنگ نەبێ باشە، بەڵام لە سنووری خۆی قسەکانی تێنەپەڕێ کە پیاو لەبەری بێزار بێ. لە بوخاری و مسلمە هاتوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ ژنی خراپ چێیە؟ لەو ئەحسنت إلى إحداهن الدهر كله ثم رأت منك شيئا قالت ما رأيت منك خيرا قط. ئەگەر تەواوی ساڵەکە ئەم پیاوە خزمەتی بکە، یەک ساڵی ڕێگی لەو 360 ڕۆژەیە بەدەستی خاڵی نەهات بێتەوە، نای بۆ ژنەکەی نەکردبێ، هەر بەڵێ گیانی بۆ کردبێ، لە ئاخری ساڵە لە 360 ڕۆژەکە کە تەواو دەبێ یەک ڕۆژ بەدەستی خاڵی هاتەوە، یەک ڕۆژ ژنەکە داوای شتێکی کرد و پیاوەکە وتی بەخوا ناتوانم، وتی بچینە فڵان شوێنە، وتی بەخوا ئەمڕۆ بۆم ناکرێ، ئەڵێ بەخوا قەت خێرم لە تۆ نەدیوە، قەت چاکەم لە تۆ نەدیوە، ئای من چۆن قوربەسەر بووم، ئای من شوم کرد و خەڵکی شووی کرد. یعنی دەست دەکا 359 ڕۆژ چاکەی ئەم پیاوەی لەبەر چاو نییە، یەک مووقیف، یەک شتێک بەدڵی ئەو جواب نەدراوەتەوە. بۆیە خوشکی بەڕێز نابێ میسالیانە شوو بکاتەوە مێردەکەی مەلایکەتە، مێردەکەش وەک تۆ ئینسانە، هەستی هەیە، سۆزی هەیە، ماندوو دەبێت، تووڕە دەبێت، لە دەرەوە شەڕی پێدەفرۆشرێ، غەدری لێ دەکرێ،
مەعاشی نادرێتێ حەقی خۆی پێ نادرێ ماڵی دەخورێ لە بازاڕە زەرەت دەکا ئەی خوشکم تۆ چۆن تووڕە دەبێ ئەویش جارێک لە جاران دێتەوە تووڕە دەبێ بە ئارەزووی تۆ قسە ناکە لەبەر ئەوە ئافرەتی خراپ ئەوەیە کە خوا لێ ناڕازیە و پێغەمبەر صلی الله علیه و سلم لێ ناڕازیە ساڵێک مێردەکەی چاکەی لەگەڵا بکات بە یەک قسە هەمووی لەبیر دەچێتەوە ئەڵێ قەت چاکەم لە تۆ نەدیوە قەت تۆ دەستت پڕ نەبوو هەر تۆ ڕەزیل بووی ئەی باشە 30 ساڵە لەگەڵ تایە 29 ساڵیان پیاوەکە سەخی تەبیعەت بووە ئەم ساڵ قەیرانێکی دارایی ڕێگەی پێگرتووە مەعاشی نییە و نەخۆشە و پەچی کەوتووە ئەبێت چاکەی چەند ساڵەکە لەبەر چاو بێ ئەگەر لەبەر چاوت نەبێ خراپ دەکەیت شاعیری گەورەی کورد مفتی پێنجوینی باسی ژنی چاک و خراپ دەکات دەفەرمێ ژنی چاک چ خەڵاتی چ خوایە و ژنی خراپیش چ بەڵایەکە ها ئەو شاعیرە گەورەی ئێمە بەم شیعرانە باسی وەصفی ژنی باش و خراپ دەکات لە وەصفی ژنی باشدا مفتی پێنجوینی دەفەرمێ گەر خودابیدا بە چاچی دەوڵەتی شاهانە ژن خەڵاتێکە وەک بەهەشت و هاودەمی پیاوانە ژن بۆ دڵێکی بێخەم و شەخصێکی بێدەرد و ئەلەم گەوهەرێکی شەوچراغی ژوور و بەرهەیوانە ژن گەر کەم و کوڕید لە ماڵیشا هەبێ باکد نییە باکد نەبێ گەر کەم و کوڕید لە ماڵیشا هەبێ باکد نەبێ بۆ کەم و کوڕی تەرازووی کۆمەڵی خێزانە ژن ژن لە لای پیاوی نەزان و سەرسەری نرخی نییە بۆ ژیانی کۆمەڵی باشتر لە میر و خانەژن بۆ سوپاسی باسی چاکی چی بەیانکەم هەر کەمە جووت و ئاش و نان و بەرگ و باخچە و بێستانەژن باعیسی ئارامی قەلب و مەرهەمی دەرد و برین بۆ هەموو دەردێ دەوا بەخشێکە وەک لوقمانەژن بۆ کەسێ نووری سولەیمانی لە قەلبا بێ یەقین پایە مەحکەمکردنی حەق دین و هەم ئیمانەژن بێت و گەر موڵکی کەماڵ و گەنجی حوسنی یەککەوێ گەرد و سەد گەنجی لەسەردانەی ئەڵێم هەرزانەژن 2 ملیار دۆلارت هەبێ بە شەرتێک ئافرەت ڕووی جوان بێ و ئەخلاقی پەسند بێ بەخوا 2 ملیار دۆلاری لێ سەرف کە هێشتا کەمە چونکە هەموو ژیانت پەیوەندی بە بەختەوەری هاوسەریەکەتەوەیە کە لەگەڵ تا باش بێ ئەی ژنی خراپ چۆنە لە وەصفی ژنی خراپەیشە مفتی پێنجوینی دەفەرمێ گەر خودا نەیدا بە چاکی دوژمنی ئینسانە ژن گەر خودا نەیدا بە چاکی دوژمنی ئینسانە ژن مارود و پشک و پڵنجی شاخی هەورامانە ژن مارود و پشک و پڵنجی شاخی هەورامانە ژن گەر گڵۆپی 200ش هەڵکەی لە ماڵ و مەدبەقا دووکەڵی حەوش و حەسار و ژوور و بەرهەیوانە ژن تۆ دەپەیداکەی لە ڕۆژە ئەو بەسیدا ناکەوێ هەر خەریکی قاوچ و قوچ و بردن و تاڵانە ژن گەر نەخۆشینت نەبێ سیلداری و دڵپڕ لە خەم چۆتە ناو جەرگت بەدایم ئێش و دەرد و ژانە ژن گەر لەگەڵ ئەودا بەهەشتت پێ بدەن لێی ڕادەکەی تاکو مردن عەزیزم دەردی بێدەرمانە ژن گەرچی شێوەی شۆخ و شەنگ و دوورکوژ و پڕعیشوە بێ تۆ لەبەر چاو و دڵت شێوەی وەکو شەیتانە ژن بۆ خراپی ئەو قەڵەم دەشکێ و زمانیش کول دەبێ قابزیش ڕازی نەبێ هەر ئیشی گیان کێشانە ژن ینی مفتی دەفەرمێ یەخوا ژنەکە لە ماڵەوە لەگەڵت خراپ نەبێ نەخۆشیش نەبێ سیلدار و سەرەتانداری مەلەکول مەوتیش نەوێ ڕوحت بکێشێ هەر لە ڕیزی مردووان حسابی وەصفی زۆر جوان دەکات دایمە ماڵەکەت هەمووی گڵۆب بێ دووکەڵ بەری گرتووە و ڕووناکی تێدا نەماوە بەڵام بەخوا پێچەوانەکەشی دەڵێن لە مار و دوو پشک و پڵنجی هەورامان سامناکترە ژنی خراپ مار پێتەوەدا نەک زمانی ژنەکەت بتگەزێ نەک بە زمان ئازارتدا چونکە ئەویان چاک دەبێتەوە پەنجەیەکت دەبڕنەوە دوایی چاک دەبێەوە بەڵام ئەویان دڵت بریندار دەکات بەڵام پێچەوانەکەشی ئەگەر ژن باش بێ هەر نەخۆشیەکەت هەبێ بە دوو قسەی ئەو مەڵحەمیسە دڵ و دەروونتە هەر کەم و کوڕێک لە ماڵتدا هەبێ ژنەکەت وای پینە دەکا کە پێتەوە دیار نەبێ لە هەموو بارودۆخێکە باشترین پشت و پەناتە و دەستی پێوەتەوە دەبێ و
دوعای خێرت بۆ دەکا دەڵێت جووت کاتی خۆی کابرا جووتی گای هەبوو بێ یعنی وەکو ئێستاکانە دەڕاستی هەبوو بێ و تراکتۆری هەبوو بێ جووت و ئاش و ئاشێکشت هەبێکەوە کاتە ئاش بە سێ چوار ماڵ و مەدە دەوڵەمەند ئاشێکی نەبووە جووتت هەبێ ئاشت هەبێ نانت هەبێ بەرگ باخچە بێستان باخ و باخان هەر هەمووی ژنێک نایەنە بۆ پیاو ئەگەر ژن باش بێ ئەمانەی هەموو بە قوربانکە بەڵام ئەگەر خراپیش بێ لە مارود و پشک و پڵنجی هەورامان سامناکترە بۆیە مفتی پێنجوینی هەردوو شعرەکەی زۆر هاوسەنگ ڕاگرتووە چێ قازانج دەکا ئەو خوشکەی کەوا دنیای خۆی بەختەوەر دەکا قیامەتی خۆی بەختەوەر دەکا وەڵی خوشکانی بەڕێزم قیامەتی تۆ بەوە بەختەوەر نابێ عەرزم کردی وابزانی دینداری بەس ئەوەیە تەسبیحات بکەی و وەڵا گوێم لە خەتمێکی قورئان ڕاگرتووە مامۆستا فڵان کەس ئەو تاریخ خوێندەوە بەڵام ئەو مێردەدا ماوە لەسەر جێگا نیوەی خەوەکەی کردووە تۆ هێستا قاب دەشۆی ژنی ساڵحە و خواناس کاتێک کە مێردەکەی چوە سەر جێگای خەوتن ئەبێ لەگەڵ یا بڕوە ئیشەکان واز لێبێنە بڕوا بۆ ئەو کاتێک کە مێردەکەت چوە دەرەوە ئیشی ماڵ بکە تۆ کاتێکی زۆر لەبەردەستایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەگەر ئافرەت تا بەیانی لەسەر بەرماڵ شەو نوێش بکە مێردەکەی کاری سەرجێگایی بیەوێ لەگەڵ یا بکە بەڵام ئەم دەستی بەڕۆوە نێو لەگەڵ یان نەخەوێ خوای گەورەی یەک بس ئەو نوێژانی لەسەر سەریەوە بەرز ناکاتەوە ئەگەر پیاوێک ڕۆژێ لە ماڵەوە بوو مەسافەیەک لە سەفەرە هاتەوە ژنەکەی وتی دووشەممەیە و شەشڵانی دوای ڕەمەزانە بە ڕۆژوم وتی من ئێستا حەزم لێ لەگەڵ تاجوود بم ڕۆژەکەی نەشکێنێ ژنەکە ڕۆژەکەی خوا لێ قبوڵ ناکا ئەزانی ئەبێت دەست بەجێ ڕۆژەکەی بشکێنێ لەبەر خاتری ئارەزووی مێردەکەی ئەگەر ئەو کاتی ژن ئاوا بوو دڵنیا بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئیذا صلت المرأة خمسها ژن ئەرکی زۆر ئاینەکەی سووکە وەکو پیاو نییە بەس پێنج فەرزەی نوێش بکە واز لە نوێژی سونەتیش بێنێ ژنی وایە بەس لە شەو نوێژمان لێ دەپرسێ بەڵام مێردەکەی فەقیرە ساڵێکە جێگای لەگەڵا نەکردووە تۆ با بە شەو نوێژم بۆ مەکە ئیذا صلت المرأة خمسها کە ژن بەس پێنج فەرزەی نوێژەکەی بکە وەصامەت شەهرەها یەک ڕۆژی سونەت نەگرێ بەس ڕەمەزانەکەی ئەوەندەی کە عادەی شەرعی نەبوو بگرێ وأطاعت زوجها گوێڕایەڵی مێردەکەی بوو کە مرد مێردەکەی فرمێسکی بۆ باراموتی حەیف ئافرەت خۆزگە لە قیامەتی شاهر بەیەکەوە بین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەیەما ئیمرەئەتین ماتەت وەزەوجها عنها ڕازین هەر ژنێک ئەو ڕۆژەی دەیبەن بۆ سەر گۆڕستان و تەسلیم بە خاشی دەکەن حەقی ئەوە نەبێت چێ لێ ڕازیە لە کەس مەپرسە دراوسەکان لێ ڕازین فڵان کەس لێ ڕازیە وزوجها عنها رازين مێردەکەی لێ ڕازی بوو دەخەلەت الجەنە خەڵکی نەمژدەی پێ بدەن کە جێگەی بەهەشتە کە مێردەکەی لێ ڕازی بوو ژنی وا هەیە عەشیرەتێک لێ ڕازیە بەڵام مێردەکەی مەدبەختە بەدەستێەوە مێردەکەی قسەیەکی خۆشی لێ نابیستێ مێردەکەی جاری وایە تووشی نەزەر دەبێ بەڕێزان ئەمڕۆ پیاودس هەیە خوشکانی بەڕێزم پیاودز مەبەسمانەوە نیەوەی تیرۆری دەکا و اختطافی دەکا و بە پارە دوای ئازادیکە پیاودز ئەو ژنەیە لە دەرەوە خۆی ڕازاندوێتەوە خۆی کردو بە مەلیکە جەمال بەڵام کە ئەم پیاوە ژنەکەی خۆی لە ماڵەوە بە جوانی نەبینێ بە پوختی نەبینێ ئیمانیشی قایم نەبێ مێردەکە لێ دەدزن پیاوەکەش دەخلیسکێ ئەبێت لە ماڵەوە کارێکی وا بکەی هێندە بۆن خۆش بێ هێندە ژنی جوانت لەبەرا بێ هێندە ڕوت خۆش بێ خۆشە سوور و سپیا و لە ماڵەوە بکە وەڵڵا ئافرەت حەقی خوایە لە ماڵەوە دایمە سوور و سپیاوی کرد بێ دایمە برۆی ڕشت بێ دایمە خۆی جوان کرد بێ دایمە عەتری بە خۆیەوە کرد بێ وی ئەم پیاوەکە ژنەکەی خۆی بینی بڵێ هەزاران ژنی بازار بە قوربانت بێ ئەگەر ژنێک ئاوا بوو لەگەڵ مێردەکەیدا بەخوا خوا سەیری شەو نوێژەکانی ناکە خوا سەیری دەفتەری ئەعمالی ڕۆژ و سونەتەکانی ناکە خوا سەیری تەسبیحاتەکەی ناکە حەزرەت صلی الله علیه وسلم فەرمووی ژن تەنها ئەوەی لەسەرە پێنج فەرزەی نوێژ ڕۆژی مانجی ڕەمەزان ئەگەر نەخۆش نەبوو عوزر و عادەی منداڵبوون و حەمل و ئەوانەی نەبوو ئەویش خوا بۆ ئاسان کردووە وأطاعت زوجها گوێڕایەڵی مێردەکەی بوو ئەگەر مرد وزوجها عنها رازين مێردەکەی لێ ڕازی بوو خەڵکینە هەمووتان موژدەی بدەنێ دەخەلەت الجەنە ئەو ژنە جێگەی بەهەشتە زۆر ئاسانە لە پێش هەموو کەسەوە خوشکی بەڕێزم ئاگال لە دڵی هاوسەرەکەت بێ کاتێک کە تۆ شوت کرد بەواوکرە نە باوک بەکەڵکت دێ نە دایک بەکەڵکت دێ نە خوشک بەکەڵکت دێ نە برا بەکەڵکت دێ ئەمانە واز لێ مەهێنە ئەمانە حەقی خۆیان بدەیە بەڵام لە هەمووان ئەساستر بۆ تۆی بەڕێز خوشکی باشم مێردەکەی خۆتە دایمە دڵی مێردەکە لە پێش هەموو خەڵکەوە بێ هەموو خەڵک لێت ناڕازی بێ ئەگەر مێردەکەی خۆت لە ژوورەوە لێت ڕازی بوو ژیانت بەختەوەرە
بەڵام هەموو خەڵک لە دەرەوە مەدحت بکە ستایشت بکە مێردەکەی خۆل لە ماڵەوە بەدەستەوە بە ئازار بێ حەقی جێگای پێ نەدەی مافە شەرعیەکانی خۆی پێ نەدەی باوەڕتان بێ لای خۆی گەورە بەرز نابیتەوە و ئەو ستایشەی خەڵک بۆ تۆ بۆ قیامەتی تۆ بۆ دنیاشت دەوری نابێ تۆ ماڵی خۆتە بە پیاوانی بەڕێزیش دەڵێن بە ئێوەی بەڕێزیش کاتێک کە هاوسەری ژیانت هەیە باوەڕ کە تازە باوکت گیان ناکەوێت ئەوەی ژنەکەت دەتوانێت لەگەڵ تۆدا بتبینێ و بیبینی قەت دایکی خۆت ناتوانێت تازە بتبینێ قەت خوشکەکەت ناتوانێت ئەوە مەحرەمت بێ ئەوەی هاوسەری خۆت لەبەر ئەوە حەقی ئەوانیش بدە بەڵام هیچ کات بۆ هیچیان حەقی ژنەکەی خۆت مەفەوتێنە ڕێزی ژنەکەی خۆت لە هەموو کەس زیاتر بگرە پیاوی باش کێیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی باشترین پیاو خەیڕوکم لئەهلی ئەی پیاوان بزانن باشترینتان ئەو کەسەیە کە بۆ ماڵ و منداڵی خۆی باشە ئەمە باسێک بوو لەسەر ژنی چاک ومێدەوارم خوشکانی بەڕێزمان خوا دینی بۆ ئاسان کردوون خوا بەهەشتی بۆ ئاسان کردوون ئیتاعی خوا بکە بە تاک و تەنها بیناسە و پێنج فەرزەی نوێش بکە و گوێڕایاڵی مێردەکەت بە کلیلەکانی باشتر بەدەستەوەیە بەڵام وا بزانی ژنی باش ئەوەیە عەمرە دەکا و لە عەمرە دێتەوانێ پیاوەکەی مانجێکە بەجێ هێشتووە ئەم جەڵە ئافرە با بچینەوە ژوورە دەڵایی بۆ خاتری خوا پیاوەکەوە ئەو کوڕکسیانە ئێستا نەخەوتون جا کچ و کوڕ هەتا بەیانی بەدیار فەیسبووکەوە ناخەوێ خۆم پیاوە پۆلیس نییە تۆ مانگێکە لە عەمرە چت کردووە وەڵام بتەمای کوڕکسی ئێستا بێ ناخەوێ هەتا بەیانی بەخەبەرە پیاویش بدات دۆڕا بۆ سەرکە بابەت و بڕۆمە بەلای کاری خۆتەوە یان جامە تازە کوڕکسمان گەورە بوو نەخێر هەتا کوڕکچەکانت گەورە بن ژنیان هێنابێ و شویان کردبێ ئەوجا مێردەکە زیاتر پێویستی بە تۆیە ئەوجا زیاتر پێویستی بە ئامێزی تۆیە ئەوجا پێویستی بە حەنانی تۆیە چونکە باری مێردەکەت قورستر بووە ئەوجا بۆتە باپیرە مەسئولیەتی سەرشان کەوتۆتە سەرشانی ئەبێت تۆ وەکو شێوێک لە پشتێوە بوەستی بە قسە خۆشەکانت بە قەدر و حرمەتەکە نەبڵێ پیاوە تازە خوا زەمانی ئەوەمان ماوە ئەوە لە ئافرەتی مسلمان ناوەشێتەوە ئیتر تۆ عومرەکەت و حەجەکەت و کەشیەی پشتوانە بەخوا لە تەرازوی خوادا بۆ تۆ دەورێکی نابێت کاتێک کە مێردەکەت لێن ناڕازیە کاتێک کە هاوسەرەکەت مافە شەرعیەکانی خۆت پێ نەداوە ومێدەوارم خوشکانی بەڕێزمان بە خۆیاندا بچنەوە و پیاوانی بەڕێزیش ئێمەش بە خۆماندا بچینەوە هەر یەکەمان کەم و کوڕێکمان هەیە بەرامبەر بە هاوسەری ژیانمان بەرە جێژنانە و لە ئاخری ڕەمەزانە داوای گردن ئازایی لێ بکەیت ڕۆژی جەژن یەکەم کەس کە چوویتەوە داوای گردن ئازایی لە هاوسەر بکەیت هاوسەر ژنەکەشن لە تۆ چونکە هەر یەکێک لە ئێمە دەمانتوانی باشتر بین و هەر یەکێک لە ئێمە بە دڵنیایەوە کەم و کوڕێکمان هەیە هەر هیچ کەم و کوڕیمان نەبێت دەمانتوانی لەوەی ئێستا باشین باشتر بین دەی ئەوە تەوبەی دەوێت ئەوە داوای لێبوردن لە خوای دەوێت داوای لێبوردن لە هاوسەری دەوێت چەند خۆشە هەفتانە ئینسان گردن ئازایی لە بینی ژن و پیاوە دروست بێ ژنی ساڵح و خواناس و خوا لێ ڕازی ئەوەیە بە پیاوەکە لەم هەفتەیەدا لەم شەوی جومعەیەدا توخوا لە هەڵەکانی ئەم هەفتەیەم ببوورە ئەگە ماندوو بووبم بە منداڵەکانەوە بە میوانەوە بە نەخۆشیەوە بە بێتاقەتیەکەوە قسەیەکی بەرز و نزمم کردو توخوا پیاوەکە گەرنم ئازاکە لەسەر جێگای خەوتنەکە لە شەوی جومعە داوای گردن ئازایی لێ بکات دەست لە ملیکا ماچی کە داوای لێبوورنی لێ بکە پیاویش بە هەمان شێوە بڵێ ژنەکە لە ماوەی ئەم هەفتەیە تخواگە قسەیەکی تاڵم کردووە ئەگەر ڕۆژێ ڕوون گرژ بووە ئەگەر جوابی تەلەفۆنێکم جواب نەداوەتەوە دڵنیا بە لە ڕووی ئەوە نەبووە تۆم خۆش نەوێ یان لێت عاجز بم بەڵام منیش ئینسانم هەست و سۆزم هەیە ماندووبوون مەراقی دنیا دەوروبەر ڕەفیق ئەو ژینگەی تێدا دەژیم ڕەم بێ هۆکارێک بوو بێ کە وەکو باشی ڕەفتارم لەگەڵ تۆدا نەکرد بێ بڕواتان بێ هەموو مشکلەکانی خێزان حەل دەبن هەل لەوێدا گردن ئازایەک دروست دەبێ لاپەڕەیەکی نوێ لەو هەفتەیە هەڵدەدرێتەوە لاپەڕە کۆنەکان فڕێ دەدرێن یەکسەر ڕەحمەتی خوا بەسەر ئەو ژووری خەوتنە دەبارێ یەکسەر شەیتان بە ئەعوانەکانی دەڵێ بەخوا لەم ماڵەیە جێمان نابێتەوە ئیتر مەچۆ بەلای مەلا فڵان کە زۆرە جنم لە ماڵەکە دەرکە خۆت دەریکە بە دوو کەلیمەی خۆش بە دوو گردن ئازایی بە دوو داوای لێبوردن بە دوو ماچومۆچی سەر جێگا شەیاطینی و جن حەدی چێ لەو ماڵەیە بێ ئیتر مەچۆ بەلای مامۆستا مەلا فڵان کەس وەڵام قورئانێکم بۆ بخەسەرین و بەڵکو جنەکان لە ماڵە بڕۆنە دەرەوە ئەوە خۆتی دەبی بە جنی و شەیاطینی ئەو مرۆڤەکانن مرۆڤ زۆر بەهێزترە لەوەی کەوا جنی و شەیاطینی زەفەری پێبەرن بەس بە قسە خۆشەکان دەتوانین ماڵەکانمان بەختەوەرکەن چەند جار داوای لێبوردن لە ڕەفیقەکانمان دەکەین تۆ بەیانی دەڕۆیتە دەرەوە تایوار دەجا بەکەڵی ببوورە ئەگەر جارێک بەشنەکەت بڵێ ببوورە لێم ئەی ژن چەند خۆی ناسک دەکاتەوە ڕێزی ئەم و ئەو دەگرێ و زمانی باریک دەکاتەوە بۆی بڵێن مسەقەفەیە و بەخوا زۆر ڕۆشن بیرە ئەی حەیف نییە ئەو زمانت باریک و جوان و ناسک نەکەیتەوە ئەو دەنگت بۆ مێردەکەت کە لە هەموو کەس باشترە بۆ تۆ کە هیچ کەس ناتوانێت فریادکەوێ خوشکی بە ڕێزم مێردەکەی خۆت نەبێ
ڕەمەزان و مزگەوت و دەرس و دەوری ئێمە ئەمەمان فێر دەکات بە ئومێدم هەر یەکێک لە ئێمە بە کردار ئەمە جێبەجێ بکەین ماوەکانمان دەبێتە مزگەوت مزگەوتەکانمان دەبێتە کەشتی ڕزگار بوون بۆ ئەوەی لە مەینەتەکانی دنیا ڕزگارماکە و بە بەهەشتی بەرین شادماکە والسلام عليكم ورحمة الله وبركاته.